ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئامارەکانی ساڵی 12هەمی پرۆژەی ڕێگای زانکۆی ڕێکخراوەکەیان بڵاو کردەوە کە لە سەدادەی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لە پرۆژەکە سودمەند بوون. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە لە یەکی ئابی ئەم ساڵەوە و بەر لە 40 ڕۆژ لە کارابوونی زانکۆلاین و کرانەوەی بەڕووی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لیژنەی باڵای پرۆژەی ڕێگای زانکۆ دەستی بە کارەکانی کردووە. پرۆژەی ڕێگای زانکۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە باپردی دڵنیایی قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی بۆ گەیشتن بە زانکۆپی مانگەکان ناسراوە بە 4 قۆناغ بەڕێوە دەچێت. لە قۆناغ یەکەمی پرۆژەکەدا لاوەرکردنەوەی نمرەکانیان هاوکاری قوتابیان دەکرێت. دواتر و لە قۆناغی دووەمی پرۆژەی ڕێگای زانکۆ ئامادەکاریەکان بۆ کاتی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن دەست پێ دەکات. لەم بەشەی پرۆژەکە لیژنەی باڵای ڕێگای زانکۆ لە ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەست بە دروستکردنی لیژنەی تایبەت بە پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن و کردنەوەی خولی تایبەت بۆ ستافی بەڕێوەبردنی پرۆژەکە لە ناوچە جیاوازەکان دەکات. لا بڕگەیەکی دیکەی قۆناغی دووەمی ڕێگای زانکۆ وەرکشۆپ و سیمینار لە شار و شارۆچکەکان تایبەت بە عاشیکردنەوەی سیستمی نوێی وەرگرتن و ڕێگاکانی سەرکەوتن لە زانکۆپی مانگاکان بۆ قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی بەڕێوە دەبرێت. لەم بڕگەدا 12 سیمینار ساز کراون، زیاتر لە 2000 قوتابی لە شارەکانی هەولێر، سلێمانی، کۆیا، شارەزور، کەلار، پشدەر، دەربەندی خان، پێنجوێن، دووکان، سەی سادق، عربەت و پیرەمەگرون بەشداری سیمینار و وەرکشۆپەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کردووە. ئەم ساڵ بۆ دوم ساڵی لەسەر یەک لیژنەی باڵای ڕێگای زانکۆ کتێبی ڕێنمای بڵاو کردەوە کە تاکە کتێبە تێدا سەرجەمبەش و کۆلێژەکانی زانکۆ و پەیمانگەکان بە قوتابیان دەناسێنێت و وردەکاری سەرجەمبەشەکان لە کتێبەکەدا ڕوون کراوەتەوە. بەپێی ڕاگەیەنراوەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لیژنەی باڵای ڕێگای زانکۆ بۆ پێدانی ڕێنمایی و ڕیزبەندیکردنی کۆلێژ و بەشەکان بۆ قوتابی و داخڵکردنی زانیاریەکانی 18 لیژنەی پێکێناوە کە 243 کەسی ڕاهێنرا و شارەزاتی دابەشدار بوون و بە درێژایی 11 ڕۆژی کارابوونی زانکۆلاین هاوکاری قوتابیانیان کردووە. دواتر دەستکراوە بە ڕاهێنانی لیژنە تایبەتمەندەکان و هەموو ئامادەکاریەکیان کردووە تاوەکو لە ساتی کارابوونی سیستمەکەدا ئامادە بن. پاش کارابوونی سیستمی وەرگرتنی قوتابیان لە لایەن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم قۆناغی سێمی پرۆژەی ڕێگای زانکۆ دەستی پێکردووە و دەرگای بینەوە بارگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕووی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی کراوەتەوە. لە 25 ناوچەی کوردستان فۆرمی وەرگرتنی قوتابیانی تێدا پڕ کراوەتەوە. هەروەها لە ڕێگەی لیژنە گەڕۆکەکانی پرۆژەی ڕێگای زانکۆ قوتابیانی چەندین قەزا و ناحیە بەسەر کراونەتەوە کە لیژنەی هەمیشەیی لە شارەکەیاندا نەبووە. سەرجەم لیژنەکان لە هەر 11 ڕۆژەکەی کارابوونی سیستمی زانکۆلاین 8266 کاتژمێر خزمەتی قوتابیانیان کردووە کە لەو ماوەیەدا 10300 قوتابی سەردانی بیناو بارگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کردووە و 2016 قوتابی تەواوی کارەکانی ڕێنمایی و ڕیزبەندی و داخڵکردنی زانیاریەکانیان بۆ ئەنجام درراوە. ئەمە بەدەر لەوەی کە پرسیاری زیاتر لە 5000 قوتابی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و پەیوەندی تەلەفۆنی لەلایەن لیژنە پسپۆڕەکانی سیستمی وەرگرتنی قوتابیان وەڵام دراوەتەوە و ڕۆژانەش کادرەنگانی شەو لیژنەکان لە ئاپڕکردنەوەی فۆرمی وەرگرتن بەردەوام بوون. وا بڕیارە دوا بەدوای کۆتایی هاتنی ئەو وادەی وەزارەتی خوێندنی باڵا بۆ پڕکردنەوەی فۆرمی وەرگرتنی قوتابیانی دیاری کردووە. ئامادەکاریەکانی لیژنەی باڵای ڕێگای زانکۆ بۆ قۆناغی چوارەمی پرۆژەکە و هاوکاری و ڕێنماییکردنی قوتابیان لە گەشتن بەو بەشانی کە ناویان دێتەوە دەست پێ بکات. لیژنەی باڵای ڕێگای زانکۆ لە ڕاگەیەندراوەکەیاندا سەرکەوتنی سێ قۆناغی ڕابردووی پرۆژەکان ڕادەگەێن و دەڵێن لە سەدادەی قوتابیان سودمەندی پرۆژەکە بوون. هاوکات سوپاسی کەناڵی ئاسمانی پەیام دەکەن کە ڕۆڵی گەورە و گرنگی لە گەیاندنی دەنگ و ڕەنگ و ڕێنمایی شارەزایانی زانکۆلاین بە قوتابیان هەبووە تا ڕەنجوماندووبوونی 12 ساڵی خوێندنیان بە فیڕۆ نەڕوات. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاشکرای دەکات کە بۆردی تەکنۆلۆژیای ڕێکخراوەکە سیستمێکی ئەلکترۆنی پێشکەوتوی دروست کردووە کە کاراسانی زۆری بۆ قوتابیان کردووە. هاوکات ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕاگەیەنراوەکەیاندا جەخت لە ڕاگەیەنراوی پێشوویان کە لە ساتی کارابوونی سیستمی زانکۆلایندا بڵاویان کردەوە دەکەنەوە کە تێبینەکانیان خستە بەردەم ڕایگشتی و داوایان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کرد لە پێناو دەستەبەرکردنی کورسی زیاتری خوێندن بۆ قوتابیان لە بەشەکانی کۆلێژ و پەیمانگای زانکۆکاندا ژمارەی کورسەکانی خوێندنی بێپارە لە زانکۆ حکومیەکاندا زیاد بکات. لە چەند ڕۆژی ڕابردووشدا عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند یاداشتێکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانی ئاڕاستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە تا لە ڕێگەیەوانەوە وەزارەتی خوێندنی باڵا لە بڕیارێکی هەڵا ئاگادار بکرێتەوە کە بە سەدان قوتابی بەتایبەت لە چینی هەژاران تێیدا زەرەرمەند دەبن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام.